سەدام حوسێن نەمردووە و هێشتان لە ژیاندایە. سەدام حوسێن سەرۆکی ڕژێمی پێشووی عێراق کە چەندین ساڵە لە سێدارە درراوە کەچی لە سووریا دەرکەوتەوە و ئەمە دیارترین ئەو گوتانەیە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا دەکرێن و دەڵێن سەدام هێشتان زیندووە. دوای گەڕانی چەندین ڕۆژەی بە دوای بەندکراوانی زیندانی سیدنایە یەک لەو وێنانەی بڵاو کرایەوە ئەم وێنەیە بوو کە کەسەکە بە تەواوی ڕوخسار و شێوەی لە سەدام حوسێن سەرۆکی ڕژێمی پێشووی عێراق دەچێت. هەر ئەمەش وای کرد وێنەکە کاردانەوەی زۆری هەبێت و خەڵکی گومان بکەن کە ئەوە سەدامە و هێشتان لە ژیاندا ماوە. پێشەوەی باسی ڕاستی وێنەکەتان بۆ بکەین ئەوەتان بیردەهێنینەوە کە ئێستا بە بیر و باوەڕی چەندین کەس و بە تایبەت بەعسیەکان سەدام حوسێن هێشتان لە ژیاندایە. لەوانەیە ئەم گەنجە عێراقیە کە مژدەی گەڕانەوەی سەدامی بە خەڵکی دەدا. ئەمە جیا لەو کەسانەی دیکە کە خۆیان وەکو فەلەکناس دەناسێن و دەڵێن بڵێ سەدام زیندووە و لە سێدارە نەدراوە. بەپێی بەدواداچوونێکی کەناڵی CNN ئەمریکی ئەم وێنەیە بڵاو بووەتەوە کە گوایە سەدام حوسێنی سەرۆکی ڕژێمی پێشووی عێراقە هیچ ڕاستیکی نییە و بە زیرەکی دەستکرد AI دەستکاری کراوە کە شێوەکەی بە تەواوی لە سەدام حوسێن نزیک کراوەتەوە. لە کاتێکدا ئەو وێنەیە نەک تەنها سەدام حوسێن نییە بەڵکو لە زیندانی سیدنایە و تەنانەت سووریاش نەگیراوە. فاکت چێکینگی کەناڵی CNN بۆی دەرکەوتووە ئەو وێنەیە وێنەی میخایل ساکاشڤیلی سەرۆکی پێشووی جۆرجیایە کاتێک کە لە کانونی دووەمی ساڵی 2017 لەلایەن دەستگای ئاسایشی ئۆکرانیا لە کیف دەستگیر دەکرێت. ئەو کەناڵە ئەمریکا دەربارەی لۆگۆی کەناڵی جەزیرە لەسەر وێنەکە گوتوێتی جەزیرە هیچ پەیوەندێکی بە وێنەکە نییە تەنها بۆ ئەوەی هەواڵی فێک بڵاو بکرێتەوە خەڵکی بەلاڕێدا ببرێت. لۆگۆی کەناڵەکان لەسەر داناوە.